بەیانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ساڵیادی فەرمانی جیهادی خومینی لە دژی خەڵکی کوردستان لە کاتێکدا لە ساڵیادی هێرشی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە گەلاویژ 1350 هەتاوی نزیک دەبینەوە کە کۆمەڵگەی ئێران هێشتا بەدەست زامی دوو ڕووداوی گەورە و پڕ ئازارەوە دەناڵێنێت. شەڕی ماڵەوێرانکەری نێوان کۆماری ئیسلامی ئەمریکا و کۆمەڵکوژی جینایەتکارانەی هەزاران خۆپیشاندەر لە بەفرانباری ڕابردوودا ئەم دوو ڕووداوە زامێکی قوڵیان خستۆتە سەر جەستەی کۆمەڵگەی ئێران، بەڵام لە هەمان کاتدا خەڵک ئەزموونی زۆر بە نرخیان لێوەرگرتووە، ئەزموونێکی کە بەداخەوە باجێکی قورسی لە پێناودا دراوە. ئازادی دیاریەک نییە کە دژمنانی خەڵک لە هیچ بەرەیەک لە دوو لایەنی ئەم شەڕە دوودەستی پێشکەشی خەڵکی ئێرانی بکەن. سەرکەوتنی شۆڕش بەسراوەتەوە بە هەبوونی استراتیژیەکی ڕوون، ڕێکخراو بوون، ڕێبەری و حرەکەتی هەنگاو بە هەنگاو بەرەو سەرکەوتن. ئەوەی کە تایبەتمەندی دەبەخشێت بە بزوتنەوەی کوردستان کە ئەمڕۆ لە سەروبەندی ساڵیادی یەکێک لە خوێناویترین دیمەنەکانی داین هەر ئەمەیە: شکڵگرتنی بنەماکانی استراتیژی، ڕێکخراو، ڕێبەری و هەنگاوی شێلگیر و بەردەوام بەرەو سەرکەوتن. هێرشی 28 گەلاوێژ ئەڵقەیەک لە پرۆژەی سەرکوتی شۆڕش. هێرشی نزامی بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی 1358 ڕووداوێکی لە ناکاوی بێ پێشینە نەبوو. ئەم هێرشە بەشێک بوو لە پرۆژەیەکی بەربڵاوتر بۆ سەرکوتی شۆڕشی ئێران، بەشێکی لەلایەن ڕژێمی شاوە جێبەجێکرا و درێژەی ئەو سەرکوتە ڕژێمی کۆماری ئیسلامی گرتی ئەستەوە. پرۆژەیەکی کە هەر لە دوای بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی ئیسلامیەوە خرایە دەستوری کارەوە. لە کۆتاییەکانی ڕەشەمەی 1357 و سەرەتای خاکەلەوەی 1358 بە فەرمانی فەرماندەکانی پادگانی ژێر کۆنتڕۆڵی ڕژێمی تازە بەدەسەڵات گەیشت و لە مەهاباد و سنە خەڵک درایە بەردەستڕێژی گولە. لە مەهاباد 20 کەس بە تەقەی ڕاستەوخۆ گیانیان لەدەستدا و لە سنەش نزیکەی 200 کەس بەهۆی تۆپبارانەوە کوژران. ڕژێمی تازە بەدەسەڵات گەیشت و لەم قۆناغەدا هەوڵیدا بەشێک لە هێزە کۆنەپەرستە ناوچەیەکانیش لەگەڵ خۆی هاوڕا بکات. چەکدارکردنی دەرەبەگ و عەشایەرەکان و ڕێکخستنیان لە چوارچێوەی پێکهاتەیەک بە ناوی شوڕای عەشایەری کوردستان و بەهێزکردنی ڕەوتی ئیسلامی بەڕێبەری ئەحمەد موفتیزادە لە سنە لە زومرەی ئەو هەنگاوانە بوون کە زەمینەی هێرشە بەرینەکەیان خۆش کرد. لە ئاسیبێکی خاکەلێوەی 1358دا ڕژێم شەڕێکی خوێناوی لە نێوان خەڵکی تورک و کورد لە نەغەدە هەڵگیرستاند و پاسدارانی ژێر فەرمانی مەلا حەسەنی بە مەبەستی کۆمەڵکوژی و تاڵان و برۆ ڕەوانەی ئەم ناوچەیە کرد. لە 23 پوشپەڕی هەمان ساڵدا پاسداران لە مەریوان خەڵکیاندایە بەردەستڕێژی گولە و لە ئەکەمدا 24 کەس گیانیان لەدەستدا و دەیان کەسیش بریندار بوون. لە سنەش بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی جێگیر لە ناو شار چەند کەسێکی دیکە گیانیان لەدەستدا. بەڵام بە پێچەوانی زۆرێک لە ناوچەکانی دیکەی ئێران سەرکوت لە کوردستان لەگەڵ بەرگریەکی بەربڵاو و ڕێکخراودا بەرەو ڕوو بووەوە. خەڵکی کوردستان ڕیفراندۆمی 12 خاکەلێوەیان بۆ دامەزراندنی حکوومەتی ئیسلامی بایکۆت کرد. مانگرتنی یەک مانگەی شاری سنە بە مەبەستی دەرکردنی پاسداران لە ناو شار، کۆچی مێژووی خەڵکی مەریوان بە هەمان ئامانج، ڕێپێوانی درێژخایەن لە سنەوە بۆ مەریوان و دەیان حرەکەتی جەماوەری دیکە. سەرجەمیان سەرماندیان کە کوردستان ئامادە نییە تەسلیمی دەسەڵاتی ڕژێمی تازە بە دەسەڵات گەیشتوو بێت. کۆمەڵە بە دروستی پێشبینی هێرشی بەربڵاوتری ڕژێمی کردهبوو. لەم دەرفەتەدا هەوڵی دەدا خەڵک بۆ بەرگریەکی درێژخایەن و چارە نووساز ئامادە بکات. بۆچی کوردستان ڕێگەیەکی دیکەی گرتەبەر؟ ڕەوتی ئیسلامی کە بۆ چەندین سەدەوەک و دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا کاری کردهبوو، دوای ڕووخانی ڕژێمی شا لە ڕێگەی تۆڕی بەربڵاوی مزگەوت و مەلاکان لە سەرانسەری وڵات لە سەرچاوەیەکی دارایی زۆر و ڕێبەریەکی یەکگرت و بەهرەمەند بوو. بە بێلایەنبوونی ئەرتەش ئەمڕەتە توانی سەرجەم پایەگانی دەسەڵاتی ڕژێمی پێشوو بگرێتە دەست و پێک هاتە تێکشکاوەکانی سەردەمی شۆڕش بە خێرایی بنیاد بنێتەوە. نە لیبرالیەکانی سەر بە جەبهەی میلی توانیان متمانەی دەوڵەتی ڕۆژئاوا بەدەست بهێنن و نە هێزە چەپ و کۆمۆنیستەکان بە هۆکاری جۆرا و جۆر دەرفەتی کۆکردنەوەی هێز و توانای کۆمەڵایەتی خۆیان بەدەستهێنا. تەنیا لە کوردستان بوو کە ئەم ڕەوتە بەپێی نەخشەی ڕەوتی ئیسلامی بەرەو پێش نەچوو و ئەم ناوچەیە چارە نووسێکی جیاوازی هەڵبژارد. هێرشی 28 گەلاوێژ دەستپێکی شەڕێکی بەتەواو مانە. پێش لە هێرش بۆ سەر کوردستان خوێندکاران لە زانکۆکان سەرکوت کران. بزوتنەوەی تورکمەن سەحرا خەڵتانی خوێن کرا. ناڕزایەتیەکانی خوزستان بە شێوەیەکی بێبەزەیانە سەرکوت کران و
کرێکاران لە بەندەر ئەنزەلی و ئیسفەهان درانە بەر دەستڕێژی گولە. بەڵام ڕژێم بۆ سەرکوتی کوردستان پێویستی بە ئامادەکاری زیاتر بوو، هەر بۆیە هێرش بۆ سەر ئەم ناوچەیە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکەی وڵات درەنگتر ڕوویدا. لە 28 گەلاوێژی 1358 هەتاویدا ڕژێم کە خۆی بۆ سەرکوتی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان ئامادەکرده بوو، هێرشەکەی لە دوو بەرەی ئورمیە و کەمیارانەوە دەست پێ کرد. لە هەردوو بەرەکەدا هێزەکانی پێشمەرگە بەرگریەکی قارەمانانەیان لە خۆیان نیشاندا. ڕژێم توانی بە باڵادەستی هێزی ئاسمانی تۆپخانە شارەکان داگیر بکات، بەڵام کۆمەڵە بە بڵاوکردنەوەی بەیان نامەی خەڵکی کورد لە کوانووی تاقیکردنەوەدا خەڵکی کوردستانی بۆ بەرگریەکی هەمەلایەنە بانگهێش کرد. ئەم بانگەوازە لەگەڵ پێشوازێکی بەربڵاو بەرەو ڕوو بووەوە، بڵێسەی خەبال لە هەر لایەکی کوردستانەوە بەرز بووەوە. هێرشە لە ناکاوەکانی پێشمەرگە لەلایەک و ناڕزایەتی بەردەوامی جەماوەر لەلایەکی دیکەوە لە ماوەی 3 مانگدا هاوسەنگی هێزی بە قازانجی خەڵک گۆڕی و ڕژێمی ناچار بە پاشەکشە قبولکردنی ئاگربەست و هاتنە سەرمێزی دانوستان کرد. گەڕانەوەی هێزی پێشمەرگە و ئەزمموی دەسەڵاتی جەماوەری. گەڕانەوەی سەر لە نوێی هێزی پێشمەرگە بۆ ناو شارەکان و پێشوازی شکۆداری خەڵک لێیان بەکردەوە شکستی هێرشی 28 گەلاوێژی ڕاگەاند و بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستانی هێنایە ناو قۆناغێکی تازە لە خەبات و خۆراگری. خەڵک بە تایبەت گەنجان داهێنەرانەترین شێوازەکانی بەڕێوەبردننی کاروباری کۆمەڵایەتیان بەکارهێنا و لە زۆرێک لە شوێنەکانی کوردستان کۆمەڵگەیان بە شێوازێکی تەندروست و دیموکراتیک بەڕێوەبرد. ئاسایشی گەڕەکەکان بە بەشداری جەماوەر دابین کرا، دابەشکردنی خۆراک و پێداویستەکانی خەڵک ڕێکخرا، خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی دەستی پێکردەوە، قوتابخانە و ئیدارەکان درێژەیان بەکار و چالاکیەکانی خۆیاندا و ڕەوشت و ڕەفتارێکی مرۆڤانە و شۆڕژگەرانە پەرەیسن. هەر لەم سەردەمەدا هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کورد پێک هات و بەڕێوەبردننی کاروباری کوردستانی لە ئارایشێکی نیمچەبەرەیی داگرتە ئەستەوە. ئامادەکاری بۆ هێرشی دووەم و خۆڕاگری درێژ ماوە. لە ماوەیەکی کەمتر لە 3 مانگدا ڕژێم بەردەوام سەرقاڵی خۆ ئامادەکردن بوو بۆ هێرشێکی دیکە. کۆمەڵا سەرڕای کارشکێنیە ناوخۆییەکان هەوڵی ئامادەکردنی بیرروڕای گشتی دەدا بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەگەری هێرش و پەلامەرەکانی ڕژێم. کۆماری ئیسلامی لە دانوستانی ڕاستەقینە لەگەڵ هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کوردستان خۆی دەدزیەوە و بە مانۆڕی فریوکارانە کاتی بۆ خۆی دەکڕی. سەرئەنجام لە خاکەلێوەی 1359دا هێرشی دووەم لە بەرەی کامیاران سنەوە دەستی پێکرد. ڕژێم هیچ سەنگەرێکی بەبێ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خۆڕاگری قارەمانانە بەدەست نەهێنا. خۆڕاگریەکی کە چەندین ساڵی خەیاند و ڕژێمی لە کوردستان زەمینگیر کرد. ئەگەر چی ڕژێم سەرنجام باڵادەستی نظامی بەدەستهێنا، بەڵام هەرگیز نەیتوانی خەڵکی کوردستان ناچار بە تەسلیم بوون بکات. دەستکەوتەکانی دەسەڵاتی شۆڕایی. سەرڕای جیاوازیە ناوچەیەکان و دەرفەتی کوردماوە خەڵکی کوردستان بۆ یەکەم جار دەسەڵاتێکی لە خوارەوە واتە دەسەڵاتی شۆڕاییان ئەزمون کرد. دەسەڵاتێکی کە بەکردەوە ئیمکانی ئازادیە سیاسیە بێ شەرت و مەرجەکانی ڕەخساند. پاشماوەکانی سیستەمی دەرەبەگایەتی لە ناوچوون و زەوی کەوتە دەست ئەو کەسانەی کە کاریان لەسەر دەکرد. ژنان لە ئاسێکی بەربڵاودا هاتنە ناو گۆڕەپانی چالاکی کۆمەڵایەتی. تۆوی پەروەردە و ڕاهێنانێکی پێشکەوتوو چێندا و خەڵک بۆ یەکەم جار هەستیان کرد ئیتر ژێر باری چەوسانەوە و جیاکاری نەتەوەی نین. خۆڕاگریەکی کە دواتر لە بەرامبەر هێرشی ڕژێمدا هاتە ئاراوە، بەڕاستیدا بەرگری بوو لەم دەستکەوتانە. کەم و کوڕیەکان و وانە مێژوویەکان. گرنگترین کەم و کوڕی ئەو سەردەما بریتی بوو لە کەمی ئەزمون و دەرفەت بۆ پەروەردەکردنی کادیری گەلێکی بەتواناوە لێهاتوو بۆ بەڕێوەبردننی کۆمەڵگە. کۆمەڵگەیەکی کە دەیان ساڵ لەژێر دەسەڵاتی سیستەمی پاشایەتیدا سەرکوت کرابوو. بۆ چارەسەرکردنی ئەم کەم و کوڕیانە کات پێویست بوو. زاڵبوونی کەش و هەوای شەڕ بەسەر کوردستاندا خەباتی چەکدارانەی بە ناچاری لە سەروی شێوازەکانی تری خەبادا دانا و دەرفەتی پێویست بۆ قوڵکردنەوە و گەشەپێدانی ئەم دەستکەوتانە نەڕەخسا. گرنگترین و یەکلاکەرەوەترین وانەی ئەم ئەزمونە ئەوەیە کە نابێت لە هیچ دەرفەتێک بۆ کاری ڕێکخستنی شۆراکان لە ناوەندەکانی کار و ژیاندا خافڵ ببین. لەگەڵ هەڵکردنی یەکەم شنەبای ئازادی خەڵک دەبێت دەسەڵاتی خۆیان لە خوارەوە دابمەزرێنن. ئەزمموی شۆڕای گەڕەکەکانی سنە و بنکەکان لەم بوارەدا زۆر وانە بەخشە. پێویستە هەر لە پێشترەوە بەرنامەڕێژی بکرێت بۆ وەڵامدانەوەی خێرا بە پێداویستی ئابوووریەکانی خەڵک. دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ گیر و گرفتە ئابوووریەکان و
پوچەڵکردنەوەی ئاژاوە گێڕێنەتەوەی و ئاینیەکان نەخشە ڕێگایەکی ڕوون ئامادە بکرێت و بەرپرسانە بۆ نەهێشتنی چەوسانەوەی نەتەوەی هەوڵ بدرێت. ڕادیکالیزمی ڕاستەقینە تەنیا لەم بوارانەدا مانا دەبەخشێت، نە بە گێڕانی ڕۆڵی حیزبێکی تونڕەوی بەناو کرێکاری. هەمووی ئەم دیاردە و ئەزمونانە لە مێژووی 47 ساڵی کۆمەڵە و کۆمەڵگەی کوردستاندا دەبینرێت. لە شۆڕشی ژینا تا ئەمڕۆ درێژەی نەریتی شۆڕشگەڕانی کوردستان. لەم ساڵانەی دواییدا کوردستان شاهیدی گەلێک حرەکەتی پێشکەوتوو و کۆمەڵایەتی بووە کە نیشان دەدات کە بزوتنەوەی شۆڕشگەڕانە لە قوڵایی کۆمەڵگەدا ڕیشەی داکوتاوە و لە گەشەکردندایە. شۆڕشی شکۆداری ژینا نمونەیەکی زیندوی ئەم بەردەوامیەیە. خۆپیشاندانی بەربڵاوی سەرشەقامەکان، مانگرتنە سیاسیەکان، داهێنانە جەماوەری و مەدەنیەکان لە شێوازی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامیدا کە لەم یەک ساڵەی ڕابردوودا شاهیدیان بووین، هێمای دراوشەوەی زیندووبوونی بزوتنەوەیکی شۆڕشگەڕان و جەماوەرین. بەڵام شۆڕشی ژیناش ڕووداوێکی بێزەمینە و بێپێشینە نەبوو. مانگرتنی گشتی بۆ پشتیوانی لە کۆڵبەران، هاوپشتی بێوێنەی خەڵک لە بوومەلەرزەکەی کرماشان، حرەکەتی بەرینی جەماوەری بۆ ڕێزلێنان لە شۆفێری گیان بەخت کردو لە پرۆسەی فریاگوزاریدا، پشتیوانی بەربڵاو لە بزوتنەوەی مافخوازانەی ڕۆژاوە، پشتیوانی لە خەڵکی کوردستانی عێراق لە بەرامبەر زەخت و زۆری دەوڵەتی ناوەندی، چالاکیە ژینگەییەکان، خۆڕێخستنی درەوشاوە لە بەرامبەر پەتای گشتگیری کۆرۆنا، خۆڕاگری ژنان لە بەرامبەر حیجابی زۆرەملێ و بوونی ژمارێکی بەربڵاو لە چالاکوانانی کرێکاری و خاوەن جێگە و پێگەی سەرانسەری. هەمووی ئەمانە بەڵگەن کە خەڵکی زەحمەتکێش و ستەمدی توی کوردستان نەریتە شۆڕشگەڕانیەکانی خۆیان دەپارێزن و بەرەو پێشی دەبن. لە ئاوە هەلومەرجێکدا دەبێت بە تەواوی تواناوە هەوڵ بدرێت تا بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان بە کۆڵەبارێک لە ئەزمونە دەوڵەمەندەکانی خۆیەوە لەگەڵ بزوتنەوەی سەرانسەری خەڵکی ئێران بۆ نان و کار و ئازادی هاوڕێ و هاو ئاهەنگ بێت و نابێت ڕێگە بدرێت ڕوانگە بەرتەسێک خۆپارێزانە یا ناسیۆنالیستیەکان وانیشان بدەن کە خەبات و ناڕزایەتیە مافخوازانە و سەرانسەریەکان هیچ پەیوەندیەکیان بە خەڵکی کوردستانەوە نییە. پێویستە هەموو توانە و پۆتاسیە لە دیار و نادیارەکان بەکار بهێنرێن. شۆڕشی ژینا هەتا ئێستا ڕێگەکەی نیشانداوە، دەبێت لە ئەزمون و کەم و کوڕیەکانی ئەم شۆڕشەوانە وەربگرین، بە کەمترین هەزینە زۆرترین دەستکەوت بەدەست بهێنین و ڕێگەی سەرکەوتن هەنگاو بە هەنگاو خۆش بکەین. لە ساڵیادی 28 گەلاوێژدا یادی سەرجەمە و گیان بەخت کردوانە بەرز ڕدەگرین کە لە سەنگەرە جۆرا و جۆرەکانی ئەم خەبات و خۆراگریە سەر بارزانەیەدا گیانی خۆیان لە ڕێگەی ئامانجە بەرزەکانیاندا بەخت کردووە و درێژەی ڕێگەکەیان تا سەرکەوتنی کۆتایی بە ئێمە سپارد. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 26 گەلاوێژی 1405 هەتاوی.